کە کێشراوە لەسەر فەرش و کومبارەکان چەند کەس چیرۆکی شامێرە نەزانێت و کلتۆرەکانی لەنج و باپیرمە وابزانێکی لەوانش ماوە تا ئێستا دایکم بۆی هەڵگرتووە جا بەڕاستی نەمەزانی ئەم چیرۆکە چییە بە هیچ شێوەیەک تا ئەم پرۆژەیە هاتە پێشەوە بەداخەوە کە لە تەمەنێکی وایە نازانم شامەران کێ و چییە یەکێکە لە ئەفسانەکەرە ناودارە جوانەکانی ئەفسانەی کوردی کە لە پێش ئیسلام و پێش کریستیان پێش مەسیحیەت هاتۆتە کایەوە لە ڕاستیە ئەم چالاکیە ڕێکخراوی باڵندەباران ئەنجامی داوە کە ڕێکخراوێکی کوردی فەڕەنسیە کە دوان لە هونەرمەندەکان لە فەڕەنساوە هاتوون بێختان فۆیە لەگەڵ ئیدیتێنری کە بێختان مامۆستای شانۆکارە ئیدیتێنریش هونەرمەندی شێوەکارە بیرۆکەکان لەسەرم بڵێن پرۆژەیە بووە کە چۆن هونەر بەریتە ژینگە چۆن ئەتوانێت باخچەیەک بتوانێت کاری میوزیک کاری شێوەکاری کاری ئینستەلیشن پەرفۆرمانس ئەمانە هەمی لەخۆ بگرێ ئەمە بڵێن وەکو هەنگاوێک کە چۆن بتوانرێ هونەرمەندان و خوێندکاران لەم پرۆژەیە بەشدار بن بە فکرەی خۆیان بتوانن بەشدار بن و پرۆژەکە دەوڵەمەند بکەن ئەمە وەکو هەنگاوی یەکەم کە هیوادارین لە داهاتووە ئەم پرۆژەیە بەردەوامی هەیە لەگەڵ هونەرمەندانی کە و خوێندکارانی کە بتوانین ژینگە ڕێزی لێ بگرین ژینگە هەموو بەرپرسیارەتێکمان هەیە بەرامبەری چۆن بتوانین لە کاری هونەریشە ئەم بە ئاگاییە ڕنگ باتەوانی و بێتە ڕەگەزێکی زیندوو بابەتەوەیە حەزمان کرم دوی شەتان پێشکەش بین دانەیەکیان دوێنێ هەر دوێنێ خۆم خێرا ئەو میلۆدیەم بۆ دانا ئەی تریشانی نەمر عەلی بەردام بوو شەراتەکان کە زیندەوەرەکان ئەو ماڵی دروستیەکەن لەو شتانە دروستەکەن کە لە دەوروبەری خۆیانە دوای ئەوەش کە تێکەچێتەوە هەر تێکەڵی ژینگە ئەبێتەوە نابێت گۆڕانکاریێکی کیمایی بەسەرا نایەت بەڵام لای مرۆڤەکان گۆڕانی کیمایی بەسەرا ئەهێنین بۆی ئەم گۆزانم کە هێناوەتەوە لەسەر هەمان بیرۆکە کارم کردووە دەرەجە حرارەتێکی زۆر کەم ماوەتە تەنها وشکم کردوتەوە بۆ ئەوەی کە جارێکتر توایەوە تێکەڵی ژینگە بێتەوە و نەبێتە ماوادێک کە زەرر لە ژینگەکەمان بات.